ئەمجارە بابەتێکی گرنگ باس دەکەین کە پەیوەندی بە ژیانی زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان و وڵاتی عێراق هەیە کە ئەم بابەتەی باس دەکەین بۆتە بەڵا بۆتە هۆکاری زیان بۆ ئەو کەسانەی کە باسییان دەکەین. لە بەرنامەی شوێن پەنجە ئەمجارە باز لە بابەتێکی نایاسایی قەدەغەکراوی ڕێگە پێنراو لەلایەن حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دەکەین کە ئەم بابەتە بریتە لە مامەڵەیەکی بازرگانی ڕێگە پێنەدراو کە زۆربەی خەڵکی سرمایەکانیان لەدەستداوە و جرفانیان بەتاڵ بۆ لە ئەنجامی ئەو کەسانەی کە بوونێتە هۆکاری هەڵخەڵەتاندن و فڕێودانی ئەو گەنج و ئەو کەسانەی کە بوونێتە هاوبەش لەم بازرگانیان. لەم بەرنامە شوێن پەنجە باسی ئەوە دەکات چیرۆکی یەکێک لەو کەسانەی کە بوونێتە هۆکاری هەڵخەڵەتاندنی هاوڵاتیان دەجێڕینەوە زانیاری وە قسەی نەبیستراو لە تۆمەتبار وەرگیراوە ئەوەی کە لە سۆشیال میدیا و تۆڕەکانی سۆشیال میدیا بەگشتی بۆتە هەواڵ و باس و خواسی ئەو بابەتە لە زاری خۆی تۆمەتبار بە بەرنامەی شوێن پەنجە کوردستان بیسار دەڵێت و هاوکاتیش هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوەکانی سەر بانزومەنی ئاسایش و ئاسایش لەم بەرنامە نیشان دێن بۆ پاراستنی هاوڵاتیان بۆ ئەوەی نەکەونە داو و تۆڕی ئەو کەسانەی کە جرفانیان بەتاڵ دەکەن و سەرمایەکانیان دەست بەسەدا دەگرن. ئێرە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. ئەم شارە و هەرێمی کوردستان بە یەکێک لە ئارامترین ناوچە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە دادەنرێت کە ئارامی و ئاسایشێکی بەهێزی هەیە بەهۆی بەهێزی حکوومەتەکەی و شەونخوونی هێزەکانی ناوەخۆ و پێشمەرگە و ئاسایش. لێرە هیچ تۆمەتبارێک لەدەست یاسا دەربازی نابێت. هەر کەسێکیش بێوێت زیان بەو ئارامی و ئاسایشە لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی و ئابووری بە تایبەتەوە بگەینێت ڕێگەی پێنادرێت و ڕوبەڕووی لێپرسنەوەی یاسایی دەکرێت. شوێن پەنجە باز لە چەند دیاردەیەکی فڕوفێڵ و فڕێودانی هاوڵاتیان و هەڵخەڵەتاندن دەکات کە لەلایەن کەسانێک کە لە ژێر ناوی ساختە و زۆرا زۆر هەوڵیان داوە لە ڕێگەی ئۆنلاین بە ناوی بازاری بازرگانی جرفانی خەڵک ببڕن و خۆیان پێ دەوڵەمەند بکەن کە بەم پلانە و لە ژێر ناوی کۆمپانیای ساختە و نیشاندانی دەیان دەفتە دۆلار و پروپاگەندا بۆ دەوڵەمەندبوونیان لەو ڕێگانە پارەی زۆریان دەستکەوتووە و بەشداربووانیش مایەپووز بووینە. لە بەدۆداچوونەکانی بەرنامەی شوێن پەنجە یەکێک لە تۆمارە دەنجەکان کە هانایی بۆ ئاسایشی هەولێر هێناوە دەکەوێتە دەست بەرنامەی شوێن پەنجە لەم بەرنمەیە بڵاوی دەکەینەوە با بزانین چۆن ئەم کەسانەیان فریوداوە. سەرەتا کە هاتمە ناو ئەو بازاڕە ئیشم دەکرد ڕۆژانە تشتێکی کەمم خێر دەکرد و ئەوم دەکرد. دوای ئەوە برادێک پێم گوتی هەندێک پارەم هەیە حەز دەکەم پێک و ئیش پێ بکەین. گوتم چەند پارەیە؟ گوتی 4 دەفتەرە. باشە 4 دەفتەرم لەو برادەرە هەڵگرت. ئەو توانای هات گوتی کاکە ئەمن ڕۆبۆتم هەیە لەگەڵ بانک ئێمە دەتوانین فێڵ لە بانک بکەین پاری زیاتر قازان بکەین پاری باشتر لێ دەربینین ئەگەر پێتان خۆشە وەرن بە پێکەوە لە بانک ئیش بکەین. گوتم وەڵا بوونە تەماعی کردم گوتی لە 4 دەفتەر ڕۆژانە هەتا تقریباً 5-6 هزار دلار دەتوانین لێ دەربینین لە خلالی چەند ڕۆژێک ئێوە دەگەنەوە پارەی خۆتان باقی پارەکە دەمینێتەوە ئیش پێ دەکەن. گوتم دەوڵاوزە مەمنونە دەبین. گوتی باشە. ئەو کات ئەو کوڕە ئەکاونتێکی دیم و ڕیاڵی داینێ گوتی کاکە ئەوەیە ئیشی پێوە دەکەین و بابەست لاتان بیت و خەمتان نەبێت ئێمە لێرە ئیش بکەین ئێوە بە سیر بکەن. گوتمان باشە. کاکە ژیان یەکەم ڕۆژ گوتمان پارە گوتی مامەڵەی کردەوە مامەڵەکە لە زەرەر بوو تقریبا 50 وەرقە چووە زەرەر. باشە بۆ هێوارەکەی قسەم لەگەر کردەوە گوتم کاکتوانە ئەوە 50 وەرقە لە زەرەرە. گوتی براخەمت نەبیت ئەوە ڕۆبۆتە لۆ سوبەی هێوارێ ئینشەڵا تقریبا دەفتەری کونی و 2 دەفتەر دەستنەوە خێر. کاکە ژیان ڕۆشت ئەکاونتەکەمان سەبر زەرەری زیاتر دەبوو تا گەیشتە تقریبا 2 دەفتەر زەرەر. کاکە بۆ تقریبا نێسکە 15 ڕۆژ ئەو کوڕە هیچ دەنجی نەما. تەلەفۆنم بۆ کردەوە ڕسالەم بۆ دەنار جوابی نەدەدامەوە.
دوای چەند ڕۆژێک توانە هاتەوە سەرخەت گوتم کاک توانە ئەوە خیرە ناتوانانی پارە ڕابکێشین و ئەوانە گوتی وەڵی برا ئەو فێڵەی ئێمە لە ئەوەمان دەکرد لە بانک بە ڕۆبۆت ئیشمان دەکرد و پارەی زیادەمان لە بانقۆ لەگرت بانک بە فێڵەکەمان یازانیە ئێستا ئەو پارانەی لە حسابی مەدایە هەمووی بڵۆ کرایە ناتوانین یەک دیناری لێ ڕابکێشین دوای چەند ڕۆژێک هەر ئەکاونتەکە لامان ڕەش بۆ ئەکاونتەکان هەر نێشت شتێکی کەم نییە 4 دەفتەر لەو گۆڕە کابرا خواردی و کو بڵێ ئەو کات قەوەت و دەسەڵاتی هەبوو بەڵام نەخوا بە زیاد بیت خوا لە هەموو شتێک گەورەترە لە دوای خوا ئێمەش حکوومەتێکمان هەیە ئێمەش بڵێ بەرپرسێکمان هەیە لەو کوردستانە دەزانین ڕۆژێک دێت کورت شتەکان لە لای خوا بزر نابێت ئەو هەش لای حکوومەتی ئێمە بزر نابێت هەر ڕۆژێک دێت ئەو حەقەمان وەردەگرنەوە. چۆن دەتوانی بە کەمترین پارە زۆرترین پارە قازانچکە لە بازاری فۆرەکس؟ پێت ناڵێم $200 پێت ئەڵێم $50 بۆ بە $50 بوو بەتە خاوەنی دەفتەرە بڕی دەفتەر دۆلار دەکەم بە دیاری توانافێکس گەورەترین پێشبڕکەی لە بازاری فۆرەکس ئەنجام بدات. منم دەوڵەمەندترین ئاپێسیم شارە دەمۆری سیارەکەم پڕە لە پارە ئەوەندەیە $6 ملیۆن هەیە 140 دەفتەر سیارەم هەیە بای 20 دەفتەر بە سەعاتم هەیە. بۆ هەموو ئەو بازرگانانی کە لەنەوت ئیشەکەن شوێنێکم بۆ دیاریکردوون لە تەلەگرام شوێنی کڕینێکی زۆر باشە بۆ ئەوانەی کە دەیانەوێت ئینڤێستێکی باش بکەن بۆیە $65 و $67 شوێنێکی زۆر باشە بۆ کڕینی نەوت. ئەوە 300,000 لە ڕێگەی فۆڕێکس دەتوانی تەنها بە ماوەی کاتژمێرێک بەدەستی بێنی و دەتوانی ببی بە خاوەنی پارە و هەموو شتێک ئەوەی لەسەر تۆ پێویستە تەنها بەشداری کۆرسەکەمان بکە کە تەنها نرخەکەی $999 دەبێنن هەرچی هەیە بێنن شتێکی کەم نییە 4 دەفتەر لەو گۆڕە کابرا خواردی و زێرم کڕی بوو لۆخۆ یورو پاوان چیۆمە کرد زێرم کڕی بوو چاری بەیانی پارەیان سفر کردەوە جێمان مەشێوێن حکوومەت بۆ پاراستنی گیان و ماڵ و سامانی هاوڵاتیان خەمخۆرانە دەست دەکات بە نەهێشتنی ئەم دیاردەی ساختەکاری و فرێودان و هەڵخەڵتانەی هاوڵاتیان. دوای ئەوەی چەندین هاوڵاتی لە هەرێمی کوردستان و عێراق کەوتنە تۆڕ و داوی کەسانی فێڵباز بە ناوی مامەڵەیەکی بازرگانی جیهانی کە زۆرێک لە بەشداربووان سەرمایەکانیان لەدەستدا لەلایەن چەند کەسێک کە پروپاگەندە و ڕێکلامیان بۆ زۆرە مامەڵەیەکی بازرگانی ئۆنلاین و دراوی ئەلکترۆنی و کانزایی دەکرد بەڕێبەرایەتی ئاسایشی گشتی سەر بە ئەنجومەنی ئاسایش ڕاگەنراوێکی بڵاو کردەوە کە ئاگاداری هاوڵاتیان دەکاتەوە مامەڵەکردن بە هەموو زۆرە دراوێکی ئەلکترۆنی و کانزایی فۆرێکس و USDT قەدەغەیە هیچ کۆمپانیایەک لەژێر ئەم ناوانە ڕێگە پێدراو نین و مۆڵەتی فەرمیان نییە و هەر کۆمپانیایەک لەژێر هەر ناوێک کاری فۆرێکس و کردنەوەی خوڵی فێربوون و چۆنێتی ئەنجامدانی ئەم مامەڵە بکات نایاساین و ڕێگە پێدراو نین. ئەمەش دوای چەندین سکاڵای هاوڵاتیان دەکە لەم کارە زەرمەند بووینەوە ئەم بەیاننامە بڵاو دەکەنەوە کە دوور بکەونەوە لەو جۆرە مامەڵانە بۆ ئەوەی تووشی زیانی مادی نەبن و بەو ڕێکلام و پروپاگەندانە هەڵ نەخەڵەتێت. هەر کەسێک و کۆمپانیایەک ڕێکلام یان ئەو کارانە بکات ئەوە ڕوبەڕووی لێپرسینەوەی یاسایی دەبێتەوە. دوای ئەم ڕاگەنراوە ئاسایشی هەولێر یەکێک لە سەرەکی ترین و تیملیدەری ئەم کۆمپانیایە دەژی دەکات کە هیچ مۆڵەتێکی نییە و دەردەکەوێت کۆمپانیاکە ساختەیە و بوونی نییە. ئەم کەسە زۆرترین ڕێکلام و پروپاگەندەی بۆ ئەم بازاڕە کردووە بە پیلان و سیاسەتی فرێودانی خۆی بەرامبەر هاوڵاتیان چونکە ئەو کەسە لە چەند چاپێکەوتنێک هەرای دروست کرد نمایشی سەروەت و سامانی خۆی کرد کە لەو بازاڕە بەدەستی هێناوە تا خەڵک زیاتر هەر خەڵەتێنن بەڵام زانیاریە ڕاستیەکان لەبارەی سەروەت و فروفێڵەکان لە زاری خۆی لەم بەرنامەیە دەبیستین. تۆمەتبار دوای دەرجیکردنی لەلایەن ئاسایشی هەولێر ئاسایش ڕایدەگەێن بە فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش خاوەنی کۆمپانیایی توانای FXمان دەژیر کرد بە تۆمەتی فرێودان و هەڵخەڵەتاندنی گەنجان و بانگەشەکردن بۆ دراوی ئەلکترۆنی فۆرێکس لە ڕێگەی پروپاگەندەکانی کە هیچ مۆڵەتێکی یاسایی نییە و ڕێگە پێدراو نیە و کارە بکات. ئەو مامەڵەش نایاساییە و دەبێتە هۆکاری بە هەدەردانی پارە و سامانی هاونیشتمانیان.
ئێمە هاتنێتە ئاسایشی هەولێر لێرە تۆمەتبارەکە دەبینین ڕاستی ڕوودا و هۆکاری دەستگیرکردنەکەی دەخێنە ڕوو ئەوەش باز دەکەین ئەو هەموو سەروەت و سامان و پروپاگەندەیە ڕاستە یان نا زانیاری ڕاست دوای لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر پێتان دەڵێن بەڵام پێش ئەوەی بچمە ژوورەوە پێتان دەڵێم ئێمە لەم بەرنامە ئەوەش نیشانە دێن حکوومەت دەوری حکوومەت ڕۆلی حکوومەتی هەرێمی کوردستان چەند خەمخۆرانە بۆ پاراسی سەر و ماڵی هاوڵاتیان چۆن لە هەوڵدایە لە لێکۆڵنەوەدان ئەو کەسانی بیانێ زیان بە کۆمەلگە و خەڵک بگەینن لە هەر بوارەکی تاوان بیت هەر بوارێک بێت لە مخدرات بی لە هەڵخەڵەتاندن بی فێرکردن بی قبول ناکەن لێ ناگەڕێن ئەمە حکوومەت لە سەرەتای دەست بەکاربوونی لە کابینەوە بڕیایەدا دەبێت ئەمە ئەرچی حکوومەت تا پاراستنی هاوڵاتیان بڕیارەکەشی جێبەجێ کردووە ئەوەی ماوەتەوە هاوڵاتیان هۆشیار بن نەکەونە تەلە و داوی ئەو کەسە فێڵبازانە کە دەگوترێت ئەوانە خەڵکیان فرێوداوە یان ئەوانەی تووشی تاوانیان دەکەن بۆیە با بزانین تۆمەتبار چی دەڵێن ئەو کەسەی کە لە تۆڕەکانی سۆشیال میدیا وەک هونەرمەند خۆی ناساندبوو کە دەیگوت یەکێک لە دەوڵەمەندترین هونەرمەندەکانی کوردستانم ئەو کەسەی کە پروپاگەندەی بۆ سەروەت و سامانەکەی دەکرد بۆ ڕاشەشانی خەڵک و هێنانی سرمایەکانیان ئەمڕۆ لە ئاسایشی هەولێر بە تۆمەتی فرێودان و هەڵخەڵەتاندنی خەڵک و سەرمایەی هاوڵاتیان دەستگیر کراوە ئەم کەسە کە تەواوی گرتە ڤیدیۆکان وا خۆ نیشانەدات کەوا لەم بازارە لەم مامەڵە بازرگانیەکە دەیکرد ئیدی پارە ڕژاوە و خەڵک کۆی دەکاتەوە دەچێتە ناو ئەم بازارە دەبێتە هاوبەش بەڵام دەرکەوت ئەمە نا پارە کۆ ناکرێتەوە ئەم بازارە هەمووی زەرر و زیانە بەڵکو خۆشی هیچی نییە ئەوەی کە لە سەر سامانەکەی کە پروپاگەندەی کرد لە چاپێکەوتنەکان دەرکەوت کە ئەمە سەروەت و سامانێکی خەیاڵی هەیە ئەمە ڕاز نییە لە بەرنامەی شوێن 50 وردەکاری زیاتر لە زاری خۆی دەخەینە ڕوو و دوای لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر و وەگرتنی ڕزامەندی دادوەر ئێمە ئەومان ئەو تۆمەتبارە دەدوێنین بۆ ئەوەی ڕاستیەکە بۆ هاوڵاتیان ئاشکرا بێت چونکە هاوڵاتیان چاوەڕێی ڕاستیەکانن زۆر جار پروپاگەند و قسەی جیاواز دەکرێت بەڵام ڕاستیەکە لە بەرنامەی شوێن 50 لە زاری خۆی دێخێنە ڕوو پێش ئەوەی دەست پێ بکەم لەگەڵ ئەم کەسەی کە ئێستا تۆمەتبارە لە بەردەممان ئێستا دادخوازێک هاتووە لە دووهۆک هاتووە دەڵێت لەو مامەڵەی بەهۆی ئەو ڕێکلام و ئەو فریودانەی ئەم تۆمەتبارەی کە ئاسایش لە ڕاگەیاندە 54 دەفتەر دۆلارم لە دەستووە نەخانیممە نە سیارەم نە ماڵمە ئەمە ئێستا دەردەکەوێت بۆیە با بزانین هۆکارەکەی چییە ئەم کێشەی چییە بۆچی ئەم کارە ئەنجام درراوە منم دەوڵەمەندترین ئاپێسیم شارە دەمۆری سیارەکەم پڕە لە بارە من تۆمەتبارم بۆی کە ڕکلام بۆ کارێکی قەدەغە کردووە کە لە ساڵی 2019ەوە مەمنوعکراوە لە عێراق و ئەو کۆمپانیایی کە من باسم کردووە بەناوی خۆم دروست کردووە هیچ مۆڵەتێکی فەرمی نییە تەنها لە ڕێگەی سۆشیال میدیاکانمەوە من ڕکلامم بۆ کارە کردووە کە ئەوە شوای کرد حکوومەت بێدەستگیرم کرد ئەو کۆمپانیایی کە من ڕکلام بۆ کردو بەناوی توانای فێکس هیچ مۆڵەتێکی فەرمی نیە لەلایەن حکوومەتەوە وجودی نییە و تەنها چەند گروپێکە لە سۆشیال میدیا فەیکە بەڵەوەڵایکی یعنی ئێوە کۆمپانیا فەیکەکان بە زەری هاوڵاتیان قازانجی دۆنگۆیە بەشێکی زۆری کۆمپانیەکان بڵێ بەشێکی زۆری کۆمپانیەکان لە زەرری قازانجیان لەوەیە کە هاوڵاتیەکە زەرکە ئەتوانم بڵێم 180 بڵێ باشە ئەو نمایشان چ بوو دەتکرد و لە ڕێگەی ئەو نمایشانە چەند خەڵکت ڕاشەشەلەوە من بەڵێ بە بۆنەی سەروەتەکەم و کە ئەوانی کە دامنابوو کە حەقیقین بەڵێ خەڵکێکی زۆر هاتنە ناویشەکە بە دەیان کەس ڕۆژانە ئەکاونتیان لە لای من دەکردەوە پێیان گوت ئەوە ژیانی منەگە بێن بەشداری بکەن بەڵێ لە کاتێکدا پارەکەی ئەو خەڵکێ قازانجان دەکردن گوت نمایشتان دەکرد بەڵێ ئەکید و بەشێکی زۆری ئەو خەڵکانی کە دەهاتن بەڵێ لە ڕێگەی ئەکاونتەکانی منەوە داخڵی بازاری فۆرێکس دەبوون باشە پروپاگەندەی سەروەت و سامان و ئۆتۆمبیل و شتەکان ڕاستەقینن داهاتم ئەوەندەیە 6 میلیۆن دلارم هەیە 140 دەفتەر سیارم هەیە بای 20 دەفتەر بە سەعاتم هەیە وتم لە مقابلێکەوە بە تووڕی وتم بای 20 دەفتەر سەعاتم هەیە نەخێر بای 6 دەفتەر سەعاتم هەیە وتم بای 150 دەفتەر سیارم هەیە نزیک بای 80 دەفتەرێک سیارم 65 دەفتەر تقریبا
بەڵێ 6 ملیۆن دلاری شت نییە نانا ئەو لە کاتی تۆڕەبووندا بۆ گەر تەسەوڕ مەکەم تا 20 ملیۆن دلار بەس نانا نیمە ئامانجەکە لەوەی بوو ئەو خەڵکەی ئەو هەنمایش بکەن ئەو پارە و پولێنی نیشانی خەڵکدن خەڵک بێ بەشداری ئەو بازار و مامەڵێ بکە و قازانجەکە لەوە کەسانە بی کە هەڵیان دەخاتێنێ بەڵێ و دیسانەوە دێڵێمەوە ئیشێکی زۆر خراپە و لە دنیادا میشە مەمنوعکراوە و دیسانەوە دێڵێمەوە ئیشێکی خەتەرناکە بەڕاستی ئەنی داخڵی بی زۆر بە زەحمەت لێ دێ دەرەوە بە قازانج هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دەستێکی ئەمینن لەلایەن حکوومەتێکی بەهێز پارێزراون بۆ ئەوەی ئەو ئارامی ئاسایشە هەبێت نەتەنها بۆ ئارامی ئاسایش بەڵکو ئەو سەرۆت سامانی خەڵکی پارێزراوە ئەمە دەبینین لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر بەتایبەت بە ملیۆنان دۆلار و بەتەن زێر لە بازارەکان بە پارسەپۆڕۆیەکدا دەپۆشن ئەمە لە بتمانەی هاوڵاتیانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە هەر کەسێک بیاوێ زیان لە هاوڵاتیان بدات لە کۆمەلگا بدات حکوومەت لێ پرسنەوە دەکات وتەبێژی ئاسایشی هەولێر پەیامێک ئاراستەی هاونیشتمانیان دەکات و باز لە هۆکاری دەرجیکردنی ئەم تۆمەتبارەش دەکات دوای ئەوەی لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایشی هەولێر بڕیار دەرکرا کە مامەڵەکردن بە دراوە ئەلیکترۆنیەکان و ئەو کەسانی کە بانگەشە بۆ ئەو جۆرە بازاڕە دەکەن ڕێگە پێدراونی و ڕێکاری یاسایی بەرامبەریان نەگیرێتە بەر لەلایەن تیمی ئابووری بەڕێوەبەرایەتیەکەمان دەست بە ئەنجامدانی بەداداچوون کرا لەسەر ئەو کەسانی کە مامەڵە لەم بازاڕە ئەکەن و بە تایبەتی لەسەر ئەو تۆمەتبارە بۆمان دەرکەوت کە ئەو تۆمەتبارە کۆمپانیای گروپێکی کۆمپانیای دروستکردەوە بە ناوی توانایی فئێکس بەبێ ئەوەی هیچ مۆڵەتێکی ڕێگە پێدانی هەبێ بەبێ ئەوەی هیچ بارەگایەکی هەبێ تەنها وەکو ڕیکلامێک لە سوۆسیال میدیا بڵاوی کردوەوە کە بۆتە خاوەنداهاتێکی زۆر لە بەرامبەر ئەوەدا خەڵکانێکی زۆر زەرەریان کردووە لە دوای ئەوەی کە ئەم تۆمەتبارە بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر دەستگیر کراو لەلایەن تیمەکانمانەوە ئێستا لەژێر لێکۆڵینەدا لێکۆڵینەوە لەگەڵاکرێ هەر لەگەڵ دەستگیرکردنی ژمارەیەکی زۆر هاوڵاتی پەیوەندیان بە هێڵە گەرمەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر کردووە و داوایان کردووە کە سکاڵای یاسایی لەسەر تۆمارەکەن لەبەرەوەی هۆکارێک بووە و لە ڕێگای ئەوە مەبلەغێکی زۆر ڕێژەیەکی زۆر پارەیان لە دەستدا و سامانیان بە هەدەرچووە. ئێمە پێشووتریش لە ڕێگای ڕاگەیەنراوەکان و لە ڕێگای پلاتفۆرمەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر چەندین دار هۆشیاریمانداوە بە هاوڵاتیان کە خۆیان بە دوور بگرن لەو کۆمەڵە باندەی کە لە ناو سۆسیال میدیا بڵاوایان کردووە کە هەمویان بانگەشەی ئەوە دەکەن کە دەتوانن لە ڕێگای دراوە ئەلیکترۆنیەکانەوە لە ڕێگای هەندێک سایتی وەهمی و فەیک ئەتوانن کاری بازرگانی بکەن کە ئەمانە لە بنەڕەتدا هیچی بوونی نییە و بە گوێرەی ئەو سکاڵانەی کە لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر تۆمار کراوە و کەسانی کە دێن سەردارمانەکەن ژمارەیەکی زۆر هاوڵاتی فریو دراون و پارەیان لە دەست چووە لە دوای ئەوەی کە بەڵێنیان پێدراوە کە ئەتوانن قازانجێکی زۆر بکەن و لە دوای ئەوەی کە بڕێکی زۆر پارەیان خسۆتە سەر هەژمارەکانیان بلۆک بوو سامانەکەیان لە دەستداوە و داواکەین لە هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لەو جۆرە مامەڵانە ئەوانە هیچ بنەمایەکیان نییە و کارکردنی بازرگانی بەڕێگای ئەو سۆسیال میدیایە و ئەو بازاڕە ئەلیکترۆنیانە هۆکارێکە بۆ ئەوەی سامانەکەیان لە دەست بدەن. باشێک لە دادخوازەکان دوای تۆمارکردنی سکاڵا لەسەر تۆمەتبار لە شوێن پەنجە باز لە چۆنێتی دەستدانی پارە و سامانەکەیان لەلایەن ئەم کەسە دەکەن. ئەمە یەکێکە لەو قوربانیانەی دەستی ئەم تۆمەتبارەی کۆمپانیای خاوەنی کۆمپانیای توانای FX هاتۆتە ئاسایشی هەولێر دوای دەستگیرکردنی تۆمەتبار ئەمە سکاڵا تۆمار دەکات. پێتان دەڵێ ئەمە 1.5 ملیۆن دۆلاری لە سەرمایەکەی دەستداوە. ئەمە نەک بەخۆی ئەمە هاوکارشکەشی هەیە هاوڕێیەکی هەیە 10 ملیۆن دۆلاری دەستداوە. مەبلەغێکی کەم داخل بووم بەڵام بەڕاستی کەتمە زەرێکی زۆر کە کەتمە زەرەر نێزیکەی ملیۆن دۆلارێک هەتا 1.5 ملیۆن زەرم کرد. مەوزوعی ئەو کابرای مەجموعە شریکاتێکی بەیەکی نایەکە خۆی بە خاوەندانە بە ناوی توانە FX لە ساڵی پار ئەو سیگناڵی دەدامە کە
ڕۆژانە یان سەعات دەیگوت لێرە بیفرۆشن یان بیکڕن بە غێر ئیتجا دەڕۆیشت تەنیا بەوەی کە خەڵکەکە تووشی زەرەری بیت چونکە لە سفرکردنەوەی ئەو مامەلانە دەرسەدەک لۆ کاکتوانای دەڕۆیشت هەموو کەسێک دەزانێت کەوانەی داخلی ئەو گروپات و ئەو ئیشە بوونە پاش ئەوەی کە توانە ڕکلامێکی زۆری بە ئەو بازرگانیە دەکرد خەڵکێکی زۆر من پێم دەگوتن کە نەچن ئەم تووشی ئەو زەرەرە بوویمە ئەوان دەیان گوت توانە ئەوەی کردی و ئەوەی کردی و ئەوەی هەیە و زێڕی هەیە و سیارە هەیە سەدان نەفەری تووشی ئەو زەرەرە بوونە تقریبا مانگێک ماگونیەوەک پێش ئێستا سعات 2 شەو بوو ئەوە بکە بەر ئەوەکە دەکرێتەوە بازارەکە دەکرێتەوە تەماشەم کرد سفر بوویمەوە 24 دەفتەر دلار یەک ئەکاونت مەعادای 2 ئەکاونتی کەش 20 دەفتەر بە 24 دەفتەر نزیکی 750,000 دلاری من بەو ڕێی سفر بوویتەوە لە یەک وەختی یعنی دەمودەی ئەو مانگای 750,000 دلاری من سفر بووە ئێستا هەیتم نیتم 200,000 دلارێکم ماوە لەو بڕەپارەی کە داخلی ئەوم کرد بوو بیدات خێرت دەداتێ خێرت دەداتێ و تەماحەت دەداتێ دەبینی لە یەک نقطە ئاتوو ڕۆیشتی ئارێ وەڵڵا ئەمە یەکێکە لە قوربانیانی ئەم بازار و ئەو کەسانی کە لە ئاساش هەولە دەرجی کراون ئێمە لێرە بینیمان لە ئاساش هەولەر هات مسکاڵات تۆمارکەن ئەمە 54 دەفتەر دلاری خوراوە فێڵیان لێ کردووە ئێستا باسەکە بۆی خەڵک بزانانی ئەم فێڵە چۆنە فەرموو کاک خێری پێ خێرت وێ نادەنەوە زەرری شکەی تەواوە ئەگەر دەوەرەقەت خێر کردە تێلەفۆنت لۆکەنەوە وەرە خێرە ئەگەر زەرری بوت هیچ قسەی ناکەن وەبی زەرێکی زۆر بکەیت هەرێ وەڵە فێڵیان لێ کردووە بەێ بە فێلە هەموو بە کاشمدایە دەفتەر وەرەقە نا هەموو دەڕێی حەواڵات و تشتیوە پارەم دایتێ و وڵا دواتر ئیفلاسم مینە هیچ مێنەمە خزم و کەس و کارم دەستێ مگرتەوە باش بی پارەیان دامە بەس قەردارم ڕاستی بەخوای ئەم 5 دەفتەرم لێ سوتایە چاری بەیانی ئەخە لو ئاسووتی پارەم لەکەنێت و بێ هیچ مامەڵە هیچ پارەم لەسەر حسابی بوت زێرم کڕی بوو لۆخۆ یورو پاوان چیامە کرد زێرم کڕی بوو چاری بەیانی پارەیان سفر کردەوە گوت وڵای خەلکی سوتای توش سووتێ برا لو ئاسووتی پارەم لەکەنێتوە شارەزایەکی ئەم بازارە ئەلکترۆنیانە بۆ شوێن 50 چۆنیەتی ئەنجامدانی ئەم کار و فرێودانە دەخاتە ڕوو. کاک محەممەد فۆڕێکس چییە ئەو هەرایی دروست کردیە خەڵکی بەگشتی نازانی فۆڕێکس چییە ئەوانی تا مامەڵی لەگە دەکەن خەڵک وای لێ هاتە پرسیار دەکات لەمە فۆڕێکس چیە هەرێ لەسەر دروست بوو کەسێک وا دەوڵەمەند بۆنەوە ئەی وەکو بڵێ پارە ڕژایە خەڵکی کۆ دەکاتەوە بەڵێ یەکەمی جا بەخێرتە هاتنتان دەکەم فۆرێکس بازارێکی جیهانیە عالم زێر و نەفت و هەموو کانزا تێدا دکڕیت و تفروشیت بەڕێگای ئۆنلاین و بەڕێگای ینی لە هەموو جیهان هەیە لە هەموو جیهاندا هەیە ئەی بووکن کۆمپانیا ڕاستەقینەکان ئەی بووک چۆنە نیزامەکەی کە شەریکە بەس وەسیتە برۆکەرە لە بینی مشتری و بانکدا بانکی جیهانی ئیمان بەس عمولە وەردەگرین کۆمیشن تێدا وەردەگرین نظامی بیبووک نظامێکە کە خۆی صاحب شەریکە خۆی دەکات بە بانک کە مشتری زەرەر بکات ئەو قازانجی دی کە مشتری قازانج بیت ئەو زەرەر دەکات بۆیە بە هەموو پایە زەری تێگە مشتری قازانج بالضبط هەمووش عقدیش نییە بیت بێ عقد و نایاساییشە نایاسیەیە و هیچ عقد و هیچ ئەوە نییە و محاوڵە دەکەن هەموو جارێک مشتری بخنە زەرەر تەلاعبی سیستەمەکەن سیستەم ڕادەوەستێنن یانیش زۆر سیگناڵی غەڵەت دەدەنە مشتری بینیان مشتێک زۆر بە قازانجێ دەیلێنێ بفرۆشە ئێستا بە کورتی کرمانزی خەڵکەک هەیە بە ناوی کۆمپانیایی وهەمی فەیک و ناوی جیازیە هاتوتە ناو ئەم بازارە ڕاستەقینە نین ئەوەی کە جناب باسەکەی وەکو ئەوەی ئەو نمونە لە سۆشیال میدیا بینیمان کە کابرا پرۆپاگەندەیەوە دەکات سەدان دەفتەر دۆلار و سیارە گرانبەها ئەمە لە ئەنجامی ئەوەیەکە کۆمپانیاکە ئەگەر خۆی ئەگەر ئەو هاوبەشەکە قازانکە خۆی زەرەکە بەڵام کاتە کۆمپانیاکە خۆ ناوێ ئەو زەرەکە وەکو قمار وایە ئەوەکو وەکو قمارە خۆی هەیە دەڵێن ئینگلیز دەڵێن هەر دیلەکی باش بیت زۆر باش بیت ئەوە خراپە هەر مامەڵەیەک هەبیت زۆر قازانج تێدا بیت ئەوە شتێکی غەڵەتی تێدایە یعنی کە ئەو کابرای بینیمان بە ملیۆنان قسە دەکات نی هەشتی ئەوها لە بازاری فۆرێکس.
سەرۆکی سندیکای زێرەگران دەبینین و باز لەم فریودان و جۆرە فێڵانە دەکات. دەستخۆشتان لێ دەکەم شوێن پەنجە بەڕاستی پەنجە لە سەبرینەکانی خەڵکدا دەنێ دەستان خۆشببی بەڕاستی دەستخۆشی لە ئاسایشی گشتی کوردستان دەکەین کەوا لە بەرخەمی خەڵک و لەبە ئەو فڕوفێڵانە بوو ئەو بەرنامانەی داخزیان ئەو بڕۆکەر و ئەو کۆمپانیانەی کە فۆرەکسیان هێدای خست یعنی من نەمزانیە پارە ڕژابی لە فۆرەکسی ئەمە زانیتم خەڵک کردیتی خەڵک هەبووە کردیتی و لەگەڵ خەڵکی دابوویمە دیتیتم و ئەکاونتمان دیتێمەش شارەزای بازارەکەینە بای خۆمان بەڵام نەمدیتە زۆر خەڵک قازانسکە زۆربەی هەر زۆر خەڵک زەرری کردیا ئەوەی فێڵەکەی کردیە لە چە ڕێگایەکەوە کردیتی بە زەرەرکردنی خەڵکو و بە زەرەرکردنی خەڵکی ئەو قازانجی کردیە چونکو مەسەلەن کەسێک کە 50 دەفتەر دۆلاری زەرەر کرد پارەکە ڕەبتی بانقی نییە هەڕاز لۆ خۆی دێتەوە لۆ کۆمپانیایەکەی لۆ ئەم جارێ کوردەواری قسە چیە کەس لە بڕێ نابێ بە کوڕێ. Kiedy olivali senhor, tamashada king, rasto hol, فسابیە کڕۆژر ئەو کەسانە فێڵبازن و لە ڕێگەی وەرجێری گۆگڵ بەنووسین و بەدەنگ بەرنمەکانیان داڕشتووە وانیشاندن کە بازرگانێکی باوەڕپێکراوە و قازانز دەکەن و سپۆنسەر دەکرێت بەڵام لە کۆتایی دەیان کەس بنوتە قوربانی و پارەکانیان فەوتاوە زۆر جا دەڵێن 15 کۆمنت بکە و پارە وەردەگرێت یان $100 بنێرە $500 قازانجە ئەم باندانە لە هەڵێک دەگەڕێن کە زۆرترین پارە دەنێدرێت ڕادەکێشن دواتر سەرمایەکە دەڕوات و ئەوانش خۆیان ون دەکەن.